ڕاپەڕینی کۆمەڵانی خەڵکی کوردستان کە لە شاری ڕانی دەواازەی ڕاپەڕینەوە دەستی پێکرد و دواتریش مەشخەڵانی ڕزگاری هەموو شارەکانی باشووری کوردستانی گرتەوە یەکەی لەو ئامانجە بەدی هاتوانەی شۆڕشی نوێ بوو ڕزگاری و گەیشتنی کورد بە حکمی خۆبەڕێوەبەری بەرنامە و ستراتیژەکەی لە شاخدانرا بە پێی چەندین بەڵگەنامەی مێژووی هەر لە سەرەتای شۆڕشەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بیرۆکەی ڕابەڕینی کردووە بە ئەولەویەت بە پێی ئەم بەڵگەنامەیەش لە ساڵی 1970 هەڤاڵ مامجەلال بیرۆکەی ڕاپەڕین دەکاتە بەشێکی گرنگی ئەولەوێتی هەنگاوەکانی داهاتوو 4 ساڵ بەر لە ڕاپەڕین هەڤاڵانی ناو شاریچ بۆ مەرکە گرنگە ساز و ئامادە دەکرێن کە یەکێ لەو کەسایەتیانە تێکۆشەری دێرین محەممەدی کاکەمزەیە کە لە ئێستادا هەموو بەڵگەنامەکانی لای خۆی پاراستووە. ڕاپەڕین شتێک نەبوو، شتێکی خۆڕسک بوو، شتێک نەبی بەرنامە نەبی، شتێکی بەرنامەدا ڕێژرا بوو، نەک لە ساڵێک و 2 ساڵ و 5 ساڵ پێشێنگین هەموو دەمێ لە خاڵی جەنابی مامجەلال و کاک نوشیروان و سەرکردایەتی و مەکتەبی سیاسیدا بوو کە بتوانین کارێک بکرێ کۆمەڵانی خەڵک ڕاپەڕن لە حکوومەتی عێراقی. نامەی جەنابی مامجەلالەکە لە بۆ من هاتیە 4 ساڵ پێشێنگیرەکە پێم دەڵێ خۆت ساز و ئامادەدە، ساز و ئامادە بە بتوانین بە پشتیوانی ئێوە و هێزی پێشمەرگە ناوچەیەکی گەورە ڕزگارکەین. ناوچەی گەورە کو ڕزگارە بیت، خۆ ناوچەی گەورە بڵێن پشدەر هەموو پشدەر یەک فرقە عسکەری لێ بوو بە چ ڕزگارە بی دەبی بە ڕاپەڕینێکی زۆر گەورەی بە ڕاپەڕێکی سەرتاسەریبی ئەو دارکە ڕزگارە بی لە جوابی مەدا چێ جواب نییە ئەمە جواب نییە، ئەمرە پێ دەکرێت ئەمرەکە وەرەگرین و تەنفیزی شکەین. بازنەیەکی بچووکی پەیوەندی لە نێوان هەڤاڵانی شاخ و شاردا دیاری کرا. نامەکانی شاخ بەنهێنی و لەلایەن کەسانی متمانە پێکراوەوە دەگەیشتە شار. لە هەڤاڵانی ناو شاریشەوە وەڵامی پێویست و ئامادەیی بۆ سەرکردایەتی بەنهێنی دەگەڕێنرایەوە. هەموو شتێک ئامادە و حوتی مانگیش وادەی بڕیا لێدراوی ڕاپەڕین بوو، بەڵام لە 5 ئازار لە شاری ڕانیا ڕاپەڕین کرا. بەڵگەنامەکانی دوێنێش دەرخەری ئەو ڕاستیەن کێچەتی و سەرکردایەتەکەی خاوەنی بیرۆکە و ئەنجامدەر و دواتریش سەرخستنی ڕاپەڕینن. ئەوانەی جددیان کە بەشداریان کردگە لەو پێشینەی کە هەبووە بڵێن کاک حەلینەبی من و کاک حەلینەبی و شەید ئەفسەران و لە ئاخیرەکەش شەید اسماعیل وەرتش ئەمە جددیان ئەوە میشەکە لە بەردەستم بوو. ئامادە سازی بوو پێشدا نانیشم بەکردندا بوو، نانێکی زۆریش بە ماڵانم کرد بوو، هەر ماڵێکی فەردار دەکرە بردیان بە پارەیان بە خۆڕایی ئەوی خزم ئەوی لێ وەرگرتمان پارەندایە ئەوی لێ وەرگرتمانە بە خۆڕایی کەسیش نازانی کە دەدوو ماڵان ئارت هەیە هەر لیانە پرسیم فەردار دەکرە بۆ نان ئەو هەموو زۆرە ئەم بۆ خەورە میوانم بێت ڕاستیش بۆ خەورە میوانم بێت. ئەم بەڵگەنامانی ڕاپەڕین مێژووی پڕشنگداری نەتەوەیەکن کە حیزبێکی وا ئومێدی کردە مەشخەڵان و بوو بەچرای ڕۆشنکەرەوەی نیشتیمان. پێشبینی ورد و خوێندنەوەی واقعیانەی هەڤاڵ مامجەلالیش مێژوو بەڵگەی حاشا هەڵنەگرن کە ڕابەرێکی گەورەی نەتەوەی لەپاڵ سەرقاڵی بە پەیوەندیەکانی ناوخۆ و دەرەوە و ڕێخستنی ناو شار و جۆشدانەوەی هەڤاڵانی شاخ هەروەش ئەم سەرکردە گەورەی کورد نەتەوەیەکی لە ژێر دەستەی ڕزگار کرد و ئاوەدانی هەمیشەیی کردە دیاری و مژدانەی قۆناغێکی نوێ. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان دەڤەری ڕاپەڕین.